لە سەرەتای دروستبوونی یەکلەیەکی شۆڕشەکان و لە شیا مەحموود تا ئێستا من پێم وایە شۆڕش نەبوونە پەرچەکردار بوونە نەیانتوانیوە سەورەی سەقافی لە هیچ شۆڕشێکا ببڕن کە هەستی نەتەواتی لای خەڵک بێتە پرسێکی گرنگ. ئەمە سەبەبی دووەم ئەم شۆڕشانەی کە لەم پارچەی ئێمەدا دروست بوونە هەمیشە دەستکەلەی ئێرە و ئەوێ بوونە بە منتەهای سەراحەت و بە تایبەتی لەم سەردەمەشدا ئەم دەسەڵاتەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە حکومڕانی ئەم هەرێمەکە لە 92 تاوەکو ئێستا بەداخەوە لەمپەرێکی بەهێزن لەبەر ئەوەی لە بەردەم کۆنگرەی نەتەوەیی کووردا ئەمانە من بە هۆکارە بیم لە پاڵ ئەوەشدا پاشخانی مێژوو ڕنگدانەوەی دەسەڵاتی کوردی بۆتە مایە بێئومێدی لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان، بەڵام هێشتا خەڵکانێک هەن لە هەوڵ و تێکۆشانە لە هەوڵ و کۆشدان بۆ ئەوەی کە کۆنگرەی نەتەوەیی کورد سەرکەوتوو بێتە لەمپەرێکی بەهێز و بتوانێت ئیستێک بە حیزبەکان کا لێرە بەدواوە. ئەمە لە ناوخۆ لە هۆکارە ئەقلیمی و دەولەکەشدا بەڕاستی ئێستا چاوساغی هۆکە ئەقلیمی ئەتوانم بڵێم ڕەجەب تایب ئەردوغان و ئەک پارتیە کە بۆتە لەمپەرێکی بەهێز و ئەیەوێ خەونێک ببینێ بە دووشێوە، یەکێکیان ببێتە دەمڕاستی خەلافەتی عوسمانین لە مێژووداوێکی ترشان بێتە نوێنەری ئەخوانی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەو هەنگاوە کە مەفروزە کورد بیە بێت ئێستا کاتی خۆیەتی کاتی ئەوە هاتووە کورد یەکدەنگ بێت یەک ڕنگ بێت بۆ ئەم مۆزوعی کۆنگرەی نەتەوەی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا هەمووی بە یەک دەنگ بەرامبەر ئەو حزبانە گشتی هەر لەکێو بوەستت بڵێ کاکە گیان ئەوەی کەوا شەڕخوازە ئێمە قبول ناکەین و کەس شەڕی بۆ ناکات، چونکە شەڕی کورد بە کورد ئەمە خۆمان ئەنجامەکەیمان بینی و دەردەسەرەکەیشمان بینی و تا ئێستا ئاساری ماوەتەوە. جا بۆیە ئێمە ئەبێ هەم لە هەر کەسێ لە شوێنی خۆیەوە ئەم هەنگاوە زۆر پیرۆزە، ئێستا کاتی ئەوە هاتووە بەرامبەر بە حزبەکان یەکدەنگ ئاشکرای بکەینەوە ئەوەی شەڕی ئەوێت کاکە کە هەموو کورد لەگەڵتان نییە، کەس لەگەڵتانێ جا کوردیش لەگەڵ ئەو حزبانش نەبێت. حزب کێیە؟ حزب من و تۆین و ئەمە و ئەوە. بەڵام ئەگەر هاتوو ئەگەر ئەو کەسانە جەماوەردژی ئەوە بۆستێتەوە حزبە ناچارە بێ و حزبەشە ئەتێتە سەر خەتی ڕاستی و پێویستە واز لە مەسلحەت و حزبایەتی و بیر و بۆچوونی تەسکی خۆی و مەسلحەت و ئەمانە بێنین وەکو کورد تەعامل بکرێ وەکو نەتەوەی کورد.